لە گۆشەیەکی جیاوازەوە بابەتەکەی خورشید هەرچیتان بۆ باز دەکەم. بزانین سزای خورشید هەرچی و حەیدەری برای چی دەبێت. خورشید هەرچی و حەیدەری برای و ژمارەیەک لە کوڕ و نزیکەکانیان دەستگیر کران. بە گوێرەی ڕاگەیەندراوی پۆلیسی هەولێر حەوت تۆمەتیان ئاراستە کراوە. بەو هۆیەوە دادگایی دەکرێن. ئێمە لە پایتەخت میدیا تەنها هەواڵ و ڕووداوەکانتان بۆ ناگوازینەوە، بەڵکو ئیشی ئێمەیە گەیاندنی وردەکاری و زانیاریە نەوتراوەکان. بۆیە لا دۆسەی خورشید هەرچی پێتان دەڵێم بە گوێرەی چ مادەیەکی یاسایی دادگایی دەکرێت، سزاکەی چی دەبێت. دکتۆر بەکر قادر پسپۆڕی یاسایی و لێکۆڵینەوەی دادوەری پایتەخت میدیا یەک هەموو ئەو تۆمەتانەی ئاڕاستی خورشید هەرچی و براکەی کراوە شی دەکاتەوە. مادە یاساییەکان بەم شێوەیە ڕوون دەکاتەوە کە من بۆتانی باز دەکەم. تۆمەتی یەکەم، دروستکردنی پشێوی و ئاژاوەنانەوە کە بە گوێرەی مادەکانی 221 و 222 لە یاسای سزادانی عێراقی سزای زیندانیکردنە لە ساڵێک تا 5 ساڵ. تۆمەتی دووەم، دەستدرێژیکردنە سەر ماڵی خەڵک و مڵکی گشتی، ئەویش بە گوێرەی مادەی 477 لە هەمان یاسا دوو بڕگەیە. دەستدرێژی بۆ سەرماڵی خەڵک سزاکەی 5 بۆ 7 ساڵ بەندکردنە، بۆ سەرماڵی گشتیش سزاکەی زیندانیکردنە لە 7 ساڵ بۆ هەتایە. تۆمەتی سێەم، سوتاندنی کەلوپەلی پێشمەرگە یان سەربازی بە گوێرەی مادەی 342 بەندکردن لە 15 بۆ 20 ساڵ هەتا سزای لە سێدارەدان دەیگرێتەوە، بە گوێرەی قەبارەی تاوانەکەش دەگۆڕێت. تۆمەتی چوارەم، هاندانی خەڵک دژی سەقامگیری و تێکدانی ئاسایشی وڵات کە بە گوێرەی مادەی 203 سزاکەی بەندکردنە لە ساڵێک تا 7 ساڵ زیاتر نەبێت. تۆمەتی پێنجەم، ڕێگریکردن لە پڕۆژەکانی حکوومەت، ئەمەش سزاکەی بە گوێرەی مادەی 329 بەندکردنە لە ساڵێک تا 5 ساڵ. تۆمەتی شەشەم، هەڕەشەکردن یان تێکدانی ژێرخانی ئابووری وڵات کە ئەمە بە گوێرەی یاسای ژمارە 13 ساڵی 2005 عێراقی کە تایبەتە بە یاسای تیرۆر مامەڵەی لەگەڵ دەکرێت، سزاکەی لە سێدارەدانە. تۆمەتی حەوتەم، کە شەهیدکردنی پێشمەرگە و هاوڵاتیەکە بە گوێرەی مادەی 405 لە یاسای سزادانی عێراقی سزاکەی لە بەندکردنی هەتاهەتایی تاوەکو لە سێدارەدانە. ئەمەش لە کاتێکدایە وەک پۆلیسی هەولێر ڕایانگەیاندووە سکاڵای هاوڵاتیانی ژێ و لەسەر فەرمانی دادگا خورشید هەرچی و براکەی و سێ لە کوڕەکانیان دەستگیر کراون. ڕووداوەکەش لە 8 تەموزی 2025 واتە ڕێک نزیکەی ساڵێک لەمەوە بەربووە بەهۆی کێشەی زەویوزار لە قەزای خەبات. گرژی و ئاڵۆزی لە ناوچەکە دروست بوو. دوایەوەی هێز ئامنیەکان بۆ هێورکردنەوەی دۆخەکە چوونە ناوچەکە، ڕوبەڕووبوونەوە دروست بوو لەگەڵ لایەنگرانی خورشید هەرچی و دوای 24 کاتژمێر بە نێوەنگیری کۆمەڵایەتی و سیاسی خورشید هەرچی و براکەی هاتنە هەولێر و خۆیان ڕادەست کرد.